ڕێزان خۆشەویستان ئەم کاتەوە گشت کاتێکتان شاد بەخێر بێنەوە بۆ ئەڵلقەیەکی تری ئەفسانەی گیلگامێش. سەرخۆشی لە هەمووتانەکەم بۆ فرۆشتنی کفری و کەلار، فرۆشتن نا هەڕاجکردن. جاران خاکمانە فرۆشت، ئێستا هەڕاجیەکەی هەراوە بێ بەرامبەر. ئەنکی دوو کەسایەتی و خوڕەوشتی جارەکەی تر لەوێ وەستاین، بەڵام کەمێک لەو بەشە ئەخوێنمەوە جارێکی تر بۆ ئەوەی بیرمان کەوێتەوە. اینجا ئیتر درێژە ئەیان بە خوێندنەوەکە. ئەنکی دوو کەسایەتی و خوڕەوشتی. ئیدی لەوێ لە بیابان ئەنکی دووی جەربەزەی دروست کرد، لە تەنیاییدا هاتە دنیا. هێندەی نینورتا چڕ و پتە بوو، تا بڵێ تووکن سەرتاپای لەشی پرچی لە وێنەی پرچی ژنان، تاڵی لولی فرە و فراوان وەک کێڵگەیەکی جۆ. هیچ هاو شارستانیەکی نەدەناسی، هیچ وڵاتێک تەریک وەک ئاژەڵە کێویەکان هاوڕێی ئاسکەکان بوو. ژیای دەخوارد، لە تەک گەلە ئاژەڵەکەیدا هاتوچۆی چاڵە ئاوەکەی دەکرد، تێری دەخواردەوە لەگەڵ ئاژەڵەکاندا. جارێکیان ڕاوچیەک داودانەرێک ڕێکەوتی ئەنکی دووی کرد لەسەر ئەستێرکەکە. بۆ یەکەم جارێکی تریش، سێەم جار کەوت بەسەریدا کە ڕاوچیەکە بەدی کرد، چاوی چووە پشتی سەری. وەختێ لەگەڵ گەلەکەدا ئەنکی دوو بەرەو نشینگەی دەگەڕایەوە، ڕاوچیەکە تووشی دڵە ڕاوکێ بوو. سەرسام زمانی لە دەمدا نەما، دڵە خوورپەی پێکەوت، ڕوخساری گرژ و تاریک داگەڕا. لە تاو ئەو نیگەرانیەی چووە هەناوی دەموچاوی وەک ئەوەی کەسێکی لێهات کە لە دوو ڕاگەڕابێتەوە. ڕاوچیەکە کە دەمی کردەوە هاتە گۆ، ڕووی کردە باوکی خۆی. باوکە، بۆرە زەلامێک هەیە لە بیابانەوە هاتووە. بەهێزترین کەسی وڵاتە، توانادارترینە، ماسوول کە پەیکەری ئەوەندە پتەوە وەک خشتێکی برژاو لە ئاسمانەوە هات بێت. بەردەوام وێڵی ئەو سارایەیە، بەردەوام لەگەڵ گەلە ئاژەڵەکەدا دەلەوەڕێت، بەردەوام هاتوچۆیەتی لە دەوری گۆمەکە. ئەوەندە لێی ترسام کە نەموێرە لێی نزیک ببمەوە. چاڵی تەڵەکانی پڕ کردمەوە کە بەدەستی خۆم هەڵم کەندبوون. داوەکانی پچڕاند کە نابوومنەوە. لێمی تەری کردن و دووری خستنەوە، چ بچووک چ گەورە هەرچی نێچیرە. ئیتر ناهێڵێت بچم بۆ بیابان. باوکی کە زاری هەڵێنا کەوتە گۆ، ڕووی دەمی لە ڕاوچیەکە کرد. کوڕم، لە ئوروک گیلگامێش نیشتەجێیە، هیچ کەس لەو تواناتر نییە. ماسوولکە پەیکەری ئەوەندە بەهێزە لە وێنەی گاشە بەردێک لە ئاسمانەوە هاتبێت. بچۆ بیدۆزەرەوە کوڕەکەم، ئاگاداری بکەرەوە لە گوڕوتینیە و مرۆڤە. شادی هێنی سۆزانی لەگەڵت دەنێرێت، تۆیش دەیبیت لەگەڵ خۆتدا دەچن بۆ ڕاو. بۆی ڕوون دەکەیتەوە چەندە ئەو بۆرە زەلامە بەهێزە. کاتێک گەلەکەی دەگاتە چەمەکە، لە خۆی دەکاتەوە جلوبەرگەکەی، پەردە لادەدات لەسەر جوانیەکانی. کاتێک ئەنکی دوو ئەوها دەیبینێت، لەگەڵی جوود دەبێت. ئیدی گەلەکەی کە لەگەڵ ئەودا پەروەردەبوون لێی تەری دەبن. کۆتایی ئەم بەشەش لێرەیە ئەوەستم. هاوڕێیان، وەک بینیتان ئەفسانەکە سەرەتا لە ئەڵلقەکانی پێشوە بەوە دەست پێکە ئەفسانەکە کە گیلگامێش ئەناسێنێت، دواتر شاری ئوروکە ناسێنێت. ئوروکە لای سۆمەریەکان وەرکە، ئەو دوو ناوەی هەیە، ئوروک وەرکە. دواتر دێتە سەرەوەی کە خواکان تووڕەن لە گیلگامێش، چونکە لوودبەرزە و خۆ بە گەورەزانە. کوڕەکان هەموو پەلکێژەکە بۆ ئەیانبا بۆ
ینی بۆ شەڕ و کچەکانیش هەموو لەگەڵ هەموو کچەکانە هاو نوێنیەکە لەبەرەوە هەموو تووڕەن سکاڵاکە لای خواکانی ژەچن بۆ لای خوا گەورەکان کە ئانوو بۆ نمونە ئانوو خوای دایکە ئاروورو ببورن ئاروورو خوای دایکە ینی سێخوا گەورەکە کە ئەنکیە و ئینلیل و ئانوو لە لای ئەنکی و ئینلیل و ئانوو سکاڵاکەن مرۆڤەکان هەڵبەتە ئەبێ بڵێم مرۆڤەکان لای خوا بچووکەکان سکاڵاکەن چونکە خواکان سێ پلەبەندیان هەیە خوا زۆر بچووکەکان پێشەوەی مرۆڤ دروست بێ پێیان ئەوترا هەگیگی یا هەجیجی هەگیگیەکان ئەوان خزمەتکاری خواکان بوون کە مرۆڤ دروست کرا ئیتر ئەوان یاخی بوون لە خواکان لە جێی ئەوە ئەنکی مرۆڤی دروست کرد بۆی خزمەتی خواکان بکە لە جێی ئەوان ئیتر ئەوان ئازاد بوون ئەم هەگیگیانە سکاڵا ئەبەن بۆ خوا گەورەکان ئانوو ئەنکی و ئینلیل ئەوانیش سکاڵا ئەبەن بۆ دایکیان کە ئاروورو کە خوای دایکە ئیتر ئەو دایشی هەمویانە ئارووروژی تر بڕیارەیە کە ئەنکیدۆ دروست بکرێت ئەنکیدۆ بۆ ئەوەی ڕوبەڕووی گیلگامێش بوەستێتەوە بۆی شکۆی بشکێنێت یعنی خۆی لە ئەفسانەکە وتراوە بۆ ئەوەی ئەو غرورەی نەمێنێت بۆی ئەو لە خۆبایی بوونەی ینی سنووری بۆ دابنێن هاوشانێکی بۆ دابنێن لەبەرەوەیە ئەنکیدۆ دروستەکرێت ینی لە ئەفسانە بابلی و ئاشووریەکەیە چونکە لای سۆمەریەکان گیلگامێش کەسێکی باشە و ئەنکیدوش خزمەتکاری گیلگامێشە بەڵام ئاشووریەکان ئەیگۆڕن ئەوەش باسم کرد لە ڤیدۆکانی ترا ئەنکیدۆ دروستەکرێت بەم شێوەیە کە باسمان کرد وەکو خشتێک ینی لەو کاتەوەی بیرۆکەی ئەوەی کە مرۆڤ لە گەڵ دروست کراوە وەکو خشتێک دروستەکرێت فڕێ ئیرێتە بیابان ئیتر لە بیابانە لەگەڵ ئاژەڵەکانە ئاژیت و کنە قژی درێژە دواتر جارێکیان ڕاوچیەک بەدیە کات ڕاوچێکە کە ئەیبینێت زۆر سەری سوڕەمێنێ ئەبینێت کەسەکە مرۆڤ شێوەیە بەڵام لەگەڵ ئاژەڵە جیا خوات و ئەلەوەڕێت و دوای لەگەڵ ئاژەڵەکانە دەسەر ئەستێلکەکە ئاوە خواتەوە ئیتر ڕاوچیەکە چێ بۆ باوکی باسەکە باوکی خۆی باوکیشی پێڵێ ئەڵێ تۆ ئەبێ بچی بۆ ئوروک لەوێ گیلگامێش لەوەیە یعنی پاشای ئەوەیە ئەبێ بچی باسی بکەیت ئەم کەسە چۆن بینیوتە و چۆنە بۆ گیلگامێشی باس بکەیت گیلگامێش ژنێکت لەگەڵا ئەنێرێت ژنەکە لە بەردەنووسەکانە ئەڵێ شادیهێن ینی کەسێک کە خۆی ئەوە وەرجێڕانی تەواوم بۆ کردووە چونکە خۆی بەدوو ناوە برێت سۆزانی و شادیهێن ینی هەر مەبەز لەوەیە کە ئەو کاتە بە سۆزانیان وتووە کەسێک ینی کە شادی ئەیات مەبەست لەوە بووە بۆی ئەڵێن شادیهێن وەکو لەقەبە وەکو سیفەتە ینی ئەڵێ ئەو سۆزانیت لەگەڵا ئەنێرێت سۆزانیەکە ئەبێ لەسەر ئەستێلکەکە خۆی ڕوت بکاتەوە ئیتر ئەنکیدۆی بینێت لەگەڵ یا جووتە بێت ئیتر ئەو کاتە هەڵبەتە ئەمە هەمووی هێماییە ینی مرۆڤ لە دۆخی ئاژەڵیەوە یا لە دۆخی ئەوەی کە بڵێ لە دۆخی کێویەوە چۆن ئەکرێتە شارستانی دواتر بازەکرێت ینی کە لەگەڵ ئەو سۆزانیە دواتر لە چیرۆکەکە ئایبینین لەگەڵ سۆزانەکە کە ئەگەڕێتەوە بۆ ئوروک کە یەت بۆ ئوروک وردە شارستانی ئەبێت ینی قۆناغەکان یەکەمین قۆناغ ئەوەیە خۆشەویستیە لە ڕێی خۆشەویستیەوە وەک بڵێیت
ئەو دڕندەیەی نامێنێت یعنی لە ڕێی ژنەوە بۆی ئەڵێم هێماییە چونکە لە ڕێی سۆزانیەکەوە ئەوان دەستەمۆیەکەن وەک بڵێ ماڵی ئەکەن لە ڕێی هاونوێنیکردنەوە لە ڕێی جوودبوونەوە یانی لە ڕێی ژنەوە لەو کێوی بوونەیە خەن ئیتر ئەڵێ کە لەگەڵ یا جووتە بێت دوایی ئاژەڵەکان ئەو هۆگریان نامێنێ لەگەڵیا کە ئەچێت ئەوان ڕائەکەن ئێمە گەیشتینە ئەمە کە ئیتر باوکەکە پێڵێ ئەڵێ بچێ بە ئوروک لەوێ ئەمە بۆ گیلگامێش بگێڕەرەوە لە ئەڵلقەی داهاتووە ئیتر درێژە بە چیرۆکەکە ئەین کە ڕاوچەکە چۆن نەچێ بۆ ئوروک و چۆن گیلگامێژە بینێت و گیلگامێش چی پێڵێت و ئەوان ئەمەش ئەڵلقەی ئەمڕۆ بوو لە ئەفسانەی گیلگامێژ هیوادارم بەدڵتان بوو بێت کاتێکی خۆش